وەک لە راپۆرتەکە دیارە لە هەولێر و دەوروبەری نزیکەی 2500 مۆلیدەی ئەهلی هەن بێگومان ئەم مۆلیدە ئەهلیانە بەکارکردنیان نەبنە هۆکاری پیسبوونی ژینگە بە دووکەڵەکەیان هەروەها بە دەنگەکەشیان دیسانەوە بە ژاوەژاو و دروستکردنی ژاوەژاو و دەنگەدەنگ دیسانەوە بنە هۆی پیسکردنی ژینگە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە من میوانێکم هەیە لە ستۆدیۆ لوقمان شێروانی شارەزا و چالاکوانی ژینگەیی بەخێربێن بۆ ستۆدیۆی کوردستان 24. کاک لوقمان چ پێوەرێک هەیە بۆی ئێمە بزانین شارێک یعنی ماوانە زۆر قسە لەسەرەوەکرێت کە ژینگەی هەولێر پاک نییە، چ پێوەرێک هەیە بۆی ئێمە بزانین شارێک ژینگەکەی پیسە یاخود پاکە یان مامناوەندەیان؟ سڵاوڕزم هەیە بۆ بیداران بۆ جەنابتان دەستان خۆش بێت. لە ڕاستیدا ئێمە لە پرسی ژینگە وەکو زانستێک جیاوازە لەگە زانستە کۆمەڵایەتەکانی تر. هەندێک جار هەیە توێژینەوەکانی زانستە کۆمەڵایەتەکان دەتوانین بڕیار بدەین بڵێن لە شوێنێک ئەم داتامان بەدەستکەوتدا بۆ دەرەنجامە گەیشتین گشتاندن دەکەین بۆ شوێنێکی تر. بەڵام لە توێژینەوە زانستەکاندا دەبێت بۆ هەر زۆن و ناوچەیەکی دیاریکرا و توێژینەوە بکەین بۆ کاتێکی دیاریکراوە. ئەگەر بمان و ئێمە بیسەلمێنین شاری هەولێر ئایا ژینگەکەی پاکە یاخود پیسە، پێویستمان بەوە هەیە توێژینەوەکانمان جۆرا و جۆر بن. مەسەن توێژینەی و هاوا بکەین گریمان پێویستمان بە 10 شوێن تا 15 شوێن هەیە پێوانەی ئامێرێک هەیە بۆ پێوانەکردنی هەوا. ئەو ئامێرە پێمان دەڵێ هەوای ئەو منتیقەیە ڕێژەی گازەکانی چەندە. ئەسڵ وایە هەوای کە مرۆڤ هەڵدەمژێت 178 نایترۆجین بێ 118 ئۆکسیجین بێ 100 گازەکانی تر بێ. ئەگە هەر کاتێک هەر شوێنێک ئەگەم گازانە زیاتر سامناکردی تێدا بوو لەم پێوانی هەوایە ئەو کات دەتوانین بڕار بدەین بڵێن ئەم شوێنە پیسە. ئێمە لە هەولێر بەداخەوە لە یەک شوێن ئەو پێوەرەمان هەیە، هەندێک جار هەیە ئەو پێوەرەش بەڕاستی بەهۆی گرفتی تەکنیکی و بابەتێک درەوانێ ئەوەش کار نەکە. بۆیە بڵێن هەولێر هەواکەی پیسە بابەتێکی نازانستی و نامعتەبەرەوەتە نامتوانە پێکراوە. بەڵام هەندێک هێما دەبینین، هەندێک مؤشیر دەبینین، ئەوانە جۆرێک لە جۆرەکان پێمان دەڵێ ئەگەر پیسبوونەکەش لە ئاستێکی خەتەر نەبێ، بەڵام حەز بۆ دەکەین ئەم هەوایە سروشتی نییە. لە هەمان کاتدا ڕێژی سەوزاییشمان کەمە، چونکە ئێمە ئەگەمانێک شوێنێک هەواکەی پاک بێ دەبێت حتمما سەوزایەکانی زۆرتر بێ و پیسکەرەکانی کەمتر بێ. ئەنی ئەوانە هاوکێشەی ژینگەی. زۆر باشە، کەواتە تەنها ئێستا ئەوەی ئەبینرێت لەسەر ئەو مؤشیرانەیە کە هەیە لە مؤشری زانستی نین بینینە، چونکی جایە ئێستاگەر توێژینەوە بکەین هەندێک مؤشرمان پێ بدە دەڵێن با بە مؤشرەتی زانستین بالفعل وایە شاری هەولێر ژینگەکەی پیسە. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئەمان مؤشری زانستی نەبن شتێکی تر. ئێمە لە چەند لەمە پێش ئاژانسێکی نێودەوڵەتی هەواڵێکیان هەبوو لەسەر گازی میسان لە هەولێر. گازی میسان بێگومان بە حکمەوە لە کانی قڕژاڵە پاشماوەی هاوڵاتیان خۆڵ و هاشەک لەوێ ژێر خاک دەخرێ گازی میسان دەردا. یەکی لە خراپی ئەگەر پاشماوەکانی شاراوانی بڵێن ڕیساکل نەکرێ چی دروستەکە گازی میسان بێگومان لەوێ دەکرێت بالفعل بڵێن ئەمە بابەتێکی زانستێ لەبەرەوەی پاشماوەکان لەوێ ژێر خاک دەکرێت گازەکەی دار بدێ بڵێن ئەو کاتە ڕێژەی میسان لەو شوێنە زۆرە یاخود جۆرێکە لە پیسبوون بە گازی میسان. باشە، ئەوەی کە هاوکارانمان دروستیان کرده بوو لە بابەتی مۆلیدە ئەهلیەکان ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر پیسکردنی هەوا لە شاری هەولێر؟ بێگومان مۆلیدەکان پیسکەری ژینگەن، هەرگومانی تێدا نییە، چونکە مەسەلمێنراوە سووتانی نەوت و پێکهاتەکانی نەوت هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە. گرفتەکە لێر ئەوەیە مۆلیدەکان چ زۆرە پیسبوونیەکان هەیە. پیسبوونی هەوایان هەیە، پیسبوونی ژینگەیان هەیە، پیسبوونی ئاویان هەیە، پیسبوونی خاچیان هەیە. بۆچی پیسبوونی هەوا؟ لەبەر ئەوەی CO2 زۆر دەردەن. ئەم CO2 هۆکارێک بۆ پیسبوونی هەوا. هەروەها ئەو پاشماوەی کە هەن هەندێک جار هەیە ڕۆن دەگۆڕن ئەو پاشماو نەوتیانان بوو تێکەڵ بە ئاوڕۆکان دەبێت دەرەنجام دەکەوێتەنە ئاوی خواردنەوە دووبارە ئەویش پیسە بێت. دەنگێکی زۆریان هەیە، ئەمەش زۆر خەدە. جا بینە سەر داتای مۆلیدەکان ئەوەی کە باس تەنها لە هەولێر بوو، هەولێر و دەوروبەر، هەولێر دەوروبەر بەپێ راپۆرتەکانی بڵێن لایەنە پەیوەنددارەکان لە حکومەتی هەرێم زیاد لە 5000 مۆلیدەمان لە هەرێمی کوردستان هەیە لە موشارەکان 5000 زیاتر، هەندێک زیاترکەش 5500 بەڵام حکومەت لەم ماوان هەوڵیدا کە لە هەندێک شوێن کارەبا بکات 24 کاتژمێری مۆلیدەکان هێدی هەڵەگیرێ. ئەوەی کە زۆر گرنگە لێرەکو گریمانە بێڵم بە بینەرانی بەڕێز. ئەگە هەر مۆلیدێک ڕۆژانە 100 لتر گازوای سەرفکە کە بێگومان زۆر لەوە زیاترە، کەواتە ئێمە ڕۆژانە نزیکی 500,000 لتر گازوایی تەنها مۆلیدەکانی مەدەستوێنێ.
بە پێی توێژینەوە زانستەکان بۆ هەر لترێک کە گازوایی دەسوێ 2 کیلۆ.68 کیلۆگرام CO2 بڵاو دەکاتەوە کەواتە ئەمە لە ڕۆژێکدا نزیکی 1,400,000 لیتر CO2 کیلۆگرام CO2 تێکەڵ هەوا دەکەیت بێگومان ئەو ڕێژێ زۆر زیانەکانی چینەوە زیانەکانی بێگومان لەسەر تەندروستی زیانی هەیە لەسەر و باسم کرد لەسەر ئاو هەیەی لەسەر خاکێتی هەتە لەسەر کشتتوکاڵ هەیەی پیسبوونی هەوا کە کاتێک هەوا پیسە بێت دواتە دەبێتەوە تشە باران ئەوەی کە زۆر گەنیگەویستم ئەوش بڵێم ئێمە بۆ بەدیلی مۆلیدەکانمان بە هەنگاوی یەکەم بڕاستی وزەی خۆر بەکاربێنی تشکی خۆر بە تایبەتی بۆ سێکتەری بازرگانی پیشەسازی توێژینەوەکان ئەوە دەردەخەن هەر بازرگانێک هەر کۆمپانیاک ئەگە بە تشکی خۆر کارەبا بە خۆی دابین بکە تەنها 5 ساڵ یەکەم پێویستی بە مەسروفێتی دوای 5 ساڵەکە تا 20 ساڵ ئیتر ئەو بەرهەمێنانی کارەبای لەسەر بەبەلئەش دەوەستێ بۆیە تکام وایە ئەگەر ئەوان ئەو کارە بکەن خاڵێکی زۆر گرنگە خاڵی دۆمەوەی هاوڵاتی بەڕاستی تشکی خۆر بەکاربێنێ ئێستا ڕێنمایەک لە وەزارەتی کارەبا هەیە هەر هاوڵاتیەک کە تشکی خۆری بەکارهێنا کە کارەباکە بڵێن لە حکومەت کارەبای ڕئیسی وەرەگری گریمان چەندی وەرگرت کە کاتێک وزەی خۆر بەکاردێنێتەوە کارەبەکە دەخلی سیستەم دەبێتەوە وا لێدێ ئەو هاوڵاتی هیچ پارێک نادا بە حکومەت بۆیە تشکی خۆر لە هەرێمی کوردستان لە زۆر وڵاتان باشترە بۆی بتوانانی وزەی کارەبای پێبەرهەمبێنی زۆر باشە باسی کۆمپانیەکانێک کرد کە هەنێ لە کۆمپانیەکان کارگەکان کە لە دەور و پشتی شارەکان هەن ئەمانیش بێگومان ڕێژەیەک لە دۆنۆکسیدی کاربۆن هەواوە لە ئەنجامی کارەکان بە تایبەتی کارگە پیشەسازیەکان باسەکەینەوە ئەمانە چەنێ زیانیان هەیە و ئەو ڕێوشوێنانە چیە بەرامبەر بەمان گیراوەتە بەر بۆ ئەوەی بەو شێوەیە ژینگە پیسەکەن لە ناوچە لە ڕاستیدا لە هەرێمی کوردستان دەستەی پاراست و ساکردنی ژینگە هەیە کەلانێکی چاودێریە و هۆشیاری و ڕاوێژکاری لەگەڵ وەزارەتەکانی تر ئێمە هەرچەند پیسکەرەکانی ژینگەکەم بکەینەوە بێگومان سوودێکی زۆر هەیە چونکە ئێمە تەنها مۆلیدەکان ژینگە پیس ناکەن ئۆتۆمبیلەکان ژینگە پیسەکان پاشماوەکانش ئەوەی کە بڵێن هی هاوڵاتیانە ئەوە ژینگە پیسەکە کارگەکانش بە هەمان شێوە بۆ ئەم کارگانە هەتاوەکو بکرێ بۆ بەرهەمهێنانی پاوەەر وزەیان وزەی خاوێن بێ و ئەو ئامرانی کە بەکارێن دووبارە دەبێ پێویستەکە دۆستی ژینگە بێ ینی دەنگەدەنگی نەیە دووکەڵی نەبێ پاشماوەی نەبێ ئەمانە هەر کاتێکەوەمان کرد و کات دەکرێت توانین بڵێن ئەو شوێنە دۆستی ژینگەی بەڵامگەوامان نەکرد بێگومان پیسکەری ژینگێ ئێمە لە ژینگەدا دوو بژاردەمان هەیە یان ئەوەتە دەبێ ڕێگرەکان لە پیسبوونی ژینگە بکەین و هەوڵدەی نەهێلین یان ئەوتە بەڕاستی چاوەڕی تەندروستێکی باش نەبین مرۆڤ هەرچێکی هەبێ کە تەندروستی لەدەستدا هیچ بەهایەکی نییە بۆی ئەرکی هەموو لایەکە وەکو هاوڵاتی وەکو بەرهێن وەکو ئەو کەسێک کە خاوەن کارگەکەیە هەوڵ بدا کارێک بکە کە دۆستی ژینگە بێ ژینگە پیس نەکات چونکە یەکێک لە تایبەتمەندەکانی ژینگە ئەوەیە کە کاتێک ژینگە پیسە بێ ئەو کەسانی کە لەو شوێنی نزیکن یەکەم کەسن کە تووشی زەرمەند و زیانی پیسبوونی ژینگا بن بۆ ئەو خەڵکی کە خاوەن کۆمپانیاکەیە دوور نییەکەم زە خۆی تووشی شێرپەنجە ببێ لەبەر ئەوە یەکێکی لە ناڕەوایەکانی تر ئەوەیە من بۆ بەرهێنان بکەم پارە کۆ بکەم و لەسەر حسابی تەندروستی تۆ یا تەندروستی هاوڵاتیان بێگومان ئەمەش کارێکی هەم پێچوانی قانونە و هەم پێچوانی دینە و هەم پێچوانی ئینسانیەتە باش وەکو چالاکوانێکی ژینگەی ماوەیەکی زۆرە لە بوارەکە کارەکەن هۆشیاری هاوڵاتیان ژینگەیە لە حکومەتیش لە ژینگە کارەکەم چالاکوان جیاوازێکی تری وەکو پسپۆڕێکی ژینگەی با بڵێ هۆشیاری هاوڵاتیان سەبارەت بە ژینگە تا چەند بەرەو پێش چوە لە هەرێمی کوردستانە ئایا ئێستا لە ڕادەی پێویست هەیە من ماستەرەکەم لەسەر هۆشیاری ژینگەیە سێ هەنگاوان بۆ ئەوەی ئێمە بتوانین ژینگە پارێزین هەنگاوی یەکەم هۆشیاری واتە هاوڵاتیەک ئەگەر هۆشیار بوو کارێک ناکە پێچەوانی ژینگە بێ یا پیسبوونی ژینگە بێ هەنگاوی دووەم یاسا دەبێ یاسا بەرامبەر ئەو خەڵکانە ئیجرا بکرێ جێبەجێ بکرێت کە پیسکەری ژینگەن هەنگاوی سێم هاندان مەسەن بۆ نمونە دڵە هاوڵاتی بەڕێستۆ ئەم کارە مەکە کە پیسبوونی ژینگەیە وەرە من هاوکاری دەکەم یاخود تۆ ئەم کارە بکە من سودمەند دەبی لە من ئەم سێ هۆکارێکی زۆر ئەساسن بۆ ئەوی ژینگە بپارێزی سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت هۆشیاری ڕێژەکە نسبیە هەندێک خەڵکن لەوانەی هۆشیار بن بەڵام پابەت نین کەواتە کەسێک پابەت نەبوو دەبێت ئیلا یاسای بەرامبەر جێبەجێ بکرێ پابەندی بکەیت بۆیە بەڵام ئێمە پێمان وایە هۆشیاری هەنگاوێکی زۆر گرنگە بۆ پاراستی ژینگە چونکە ئەگەر چاوی یاسای لێ دیار نەبوو کە هۆشیارێک گەشتە حاڵەتی پراکتیک حاڵەتی کردداری ئەو کات ژینگە پیس ناکە لەوانەیە هاوڵاتیەک پاشماوەی قوتیەکەی هۆشیارەکەی لە کەفرێنەدا دەسەرجا دەکات بەڵام ئەگەر لە شوێنێک پۆلیس چاوی لێ لەوانەیە جەریمەی بکە کەواتە هۆشیارێکە زۆر کاریگەری زیاترە ئەگە پۆلیس شی نەبینی هاوڵاتیەکە ژینگە پیس ناکە
بەڵێ بەڕێز لوقمان شێروانی پسپۆر لە بواری ژینگە زۆر سپاس سپاس بۆ جەنابتان دەست ناخۆش.